Satri. Kırdırma torbası şileni severi pelep ki. Yarım daha da yarım da düşük. Dammi الشركة بيكون شي مبالغة Evet, cihazı. جنة Görmüyor cihazı. بو Terbiye ediyorsun. إيش إجدك
بنابی بەرزەناوی خوددا خۆشەویستان و وەرزشۆسانی عەزیز هەوادارانی یاریەکانی تۆپی پێ و یارانی یاریگا یاریزانان و وەرزشکاران و ئامادەبوانی خۆشەویستی شاری سەربەرزی چوارقوڕنە و یاریگای یانەی چوارقوڕنە سڵاوی خوای گەورەتان لێبێ و ئێوارەتان باش و جوانترین سڵاو و سڵاوی ئیسلامە. سەلام عەلەیکوم وەڕەحمەت الله تعالى وبەڕەکەت. ئێوارەتان باش. ئێوارەی یاری کۆتایی یەکێک لە گەورەترین و مەزنترین و مێژوویترین پاڵەوانێتیەکانی سەرئاستی دەڤەری ڕاپەڕین کشدەر و بێتوێن و کوردستانتان باش. یاری کۆتایی خولی قەزا لەژێر چاودێری لیژنەی پاڵای تیپە میلەکانی ڕاپەڕین لێرە لە نێوان کەرکووکی ڕانیە بەرامبەر بە وەرچوولاوانی قەڵازێ لە نێو شاری قوڕنە بەڕێو دەچێت. یاریەکە بە شێوەیەکی مەیدانی لەگەڵ دەنگ و سەدا و سەوتی کۆمنتاری یاریەکانی تۆپی پێ هەرێم قەرەناوی لە نێوان کەرکووک بەرامبەر بە وەرچوولاوان بەڕێو دەچێت. کەرکووکی ڕانیا بە بەرگی ڕەساسیەوە لە بەرامبەردا وەرچوولاوانی قەڵازێ بە بەرگی سپیەوە بۆ پاڵەوانێتەکە لە نێو یاریگای یانەی چوارقوڕنە بەرامبەر یەکتر یاری دەکەن. ناو بژوانی بەتوانە ئیسماعیل ئاوارە لە حاجیاوە فیکەی دەستپێکی دایمەنی یەکەم کاپتن هۆشمەند ناو دووەم ڕامان عەبدوڵڵا لە سەنگەسەرەوە ناو بژوانی چوارەم پێشەوە لە سەنگەسەرەوە ناو بژوانەکانی بنگۆڵ هەریەک لە ئەحمەد ئەنوەر لە حاجیاوە ئاوات فایق لە شاری چوارقوڕنە. ئەمە سافی ناو بژوانانی یاری کۆتایی پاڵەوانێتیەکەن کە 6 ناو بژوانی بەتوانە ئێوارەی ئەمڕۆ یاری کۆتایی خولی قەزا و ناحیەکانی ئیداری ڕاپەڕین بەڕێوە دەبن. پاڵەوانێتی خولی قەزا و ناحیەکان بۆ ساڵی 2024 نۆیەم ساڵە یەک لە دوای یەکەم پاڵەوانێتیە بەڕێوە دەچێت. سێم ساڵی یەک لەسەر یەکە دوو لە تیپە گەورەکانی دەبەرەکە لە قەڵازێ و لە ڕانیا کەرکووکی ڕانیە و وەرچوولاوانی قەڵازێ بە یەکەوە یاری دەکەن. دەچینە لای پێکاتەی سەرەتا و سەرەکی هەردوو تیپە پاڵەوانەکەی دەبەرەکە پێکاتەی فەرمی کەرکووکی ڕانیە بەڕاهێنەرەتی بەختیار مەحموود هەریەک لە داستان ساڵح چەلاوی لە گۆڵەوە بەرگریکارەکان بڕوا ماریۆ کاردۆس عەلی ئارام بابانی لەگەڵ جافەر جەمیل. ئەمما لە وەسەڵی یاریگا هەریەک لە ئارێز مستەفا سەربەز حامید لەگەڵ حەمەد سەعید لە پێشەوە یاریگاش لە دانر بايس و سرهد حمد من ياري دكان توب ضروات ولا ياريزان ارز مصطفى لا هيلي وسط ياريزان كان وشو لواني هاو كان سعدون ابراهيم بو بيش ياري براهن الرحمن صدي يارقا راكر ايوب محمد عثمان لقى صادون ابراهيم لبيشو يارقاش احمد حسن سانشيز لقى ياريسان سركو دازاد يان سركو قراوي امناوي طواوي ياريسان كاني كركوكو وشولاوانا بو ياريكو تاي خلي قزاونا حكاني ليشني بالاي تيفا ميلكان رافرين لغاصي يارقا طوب لاي سرهد بو شوي سرهد بو بيش طوبك باڕاستە یاریزان دانەر باعیس گۆڵکاری یەکەمی پاڵەوانێتیەکە ناو بشوانی یاریەکە کەرکووکی ڕانیە بەرامبەر وەرچوولاوانی قەڵازێ سێم ساڵە یەک لەسەر یەک دەگەنە یاری کۆتایی پاڵەوانێتیەکە. پارساڵ بە یەکەوە یاریان کرد، پێران ساڵ بە یەکەوە یاریان کرد، ئەم ساڵ گیسانەوە بۆ سێم ساڵی یەک لە دوای یەک کە یەکەم جارە لە مێژوودا لەسەر یەک سێ ساڵ دوو تیپی بێگومان دەبەرەکە دەگەنە یاری کۆتایی پاڵەوانێتیەکە هەمان دووتی سێم ساڵە یەک لە دوای یەک دەگەنە یاری کۆتایی وەرچوولاوانی قەڵازێ چوارەم ساڵێکی یەک بە دوای یەکدا دەگاتە یاری کۆتایی پاڵەوانێتیەکە ئەم ساڵ بۆ ساڵی چوارەم لە یاری کۆتایی و بەرامبەر بە کەرکووکی ڕانیە بکابێت. تۆم لە باڵی باسی یاریگا کۆرکووک گاورەکانی شاری سەربەرزی ڕانیا تۆپێک لە ڕانیەوە ڕانیە بەرامبەر قەڵازێ لە نێو شاری چوارقوڕنە ئێوارەی یاری کۆتایی خولی قەزا و ناحیەکان بۆ ساڵی 2024 لە وەسەطەوە تۆپ لە ژێر کۆنتڕۆڵی یاریزانانی تیپی تۆپی پێ ڕانیا کەرکووکی ڕانیا ئارێز مستەفا ئارێز بۆ کوێ ئارێز بۆ وەسەطی یاریگا تۆپ لای یاریزان سەربەستە ئێستا بەرەو چەپ یاریگا دانەر باعیس
دەرەوە یاریگاوەڵدانی لە ئەو یاریزانێکە خاوەن 11 گۆڵە و سەر تۆپ و سەرداری گۆڵکارانە یاریزانەکەی یانەی وەرشی ڕانیا لە تیپی کەرکووکی ڕانیا سەردار و سەر تۆپی گۆڵکارانی پاڵەوانێتەکەیە ناو بژوانی لای من ئاماژە بە حاڵەتی فاوڵ دەکا لێدانی فاوڵ لە بەرژەوەندی کوڕانی وەرچ و لاوانی قەڵازێ یاری کۆتایی خولی قەزاو ناحەکان لە ژێر چاودێری لیژنەی پاڵای تیپە میلەکانی ڕاپەڕین هەڵبەتە لیژنەی پاڵای تیپە میلەکانی ڕاپەڕین یەک لە لیژنە چالاک و پەناوبانگەکانی تەواوی باشووری کوردستان و ناوچەکەیە ئەو لیژنەی کە لە 15 ساڵی 2015 و بێگومان 7 ساڵ پێش ئێستا دامەزراوە لە سەردەستی کۆمەڵێک وەرزشکاری سنوورەکە دروستکراوە یەکەم سەرۆکیشی پەڕێز مام ئاوات بووە کە لە ئێستادا سەرۆک و ئەندامانی لیژنەی پاڵا بەم جۆرن هەر یەک لە کاکە مەلا فارس وەکو سەرۆکی لیژنەی پاڵا لە بەرامبەردا کاکاری داود وەکو جێگری سەرۆک کاکە بەختیار گەورە وەکو سکرتێر ئەبوبەکر جیۆ وەکو هونەری و کارژێڕی ئاسۆ پۆڵی لە بەشی دارایی سەرکەوتی حاجی ڕەسوڵیش وەکو ئەندام لە لیژنەی پاڵای تیپە میلەکانی ڕاپەڕین مێژووی خولی قەزاو ناحەکان دەگرێتەوە بۆ ساڵی 2016 بە فەرمی بۆ یەکەم جار لە ساڵی 2016 هەردوو تیپی ڕێنازی ڕانیە و زانکۆی کۆی توانیان بگەن بە یاری کۆتایی پاڵەوانێتێکە و زانکۆ یەکەم پاڵەوانیان پاڵەوانێتەیە لە بەرامبەردا وەرچ و قەڵازەیەکە بەرامبەر بە کەرکووکی ڕانیا ببنە پاڵەوان و پاڵەوانێتێکە بەدەست بێنن ئەم ساڵ و بۆ نۆیەم ساڵ یەک لە دوای یەک یاری کۆتایی خولی قەزاو ناحەکان لە چوار قوڕنە بەڕێوە دەچێت تۆپ لەو پەڕی باڵی ڕاستی یاریگا کوڕانی وەرچ و لاوان تۆپێک با ڕاستەکانی گۆڵ کەرکووکی ڕانیا بە ئاسانی بۆ نێودەستی گۆڵ پارێزەکەی قەڵازێ دیلمان عەلی ناڤاز تۆپ لە ژێر کۆنتڕۆڵی ناڤازە بە ناوی لیژنەی پاڵاوە تەواوی هاندرانی ڕانیا و قەڵازێ بەخێر بێن بۆ چوار قوڕنا گەنجانی چوار قوڕنا لە چوار دەورەوە لە حاجیا و سەنگەسەرەوە لەم دەفەرەوە بە تێکڕا لە هەر شوێن و شارێک هاتوون بەخێر بێ سەرچاوان تۆپ لای یاریزانی ژمارەنەوە سانچێز پاسێک بەرەو قوڕاوی ناو بژوانی لای من ئاماژە بە حاڵەتی ئۆفساید دەکات بەڵە بەڕێزان و خۆشەویستانم لە کەشێکی گەرم و تاقەت بڕکێنی هاویندا یاری کۆتایی خولی قەزاو ناحیەکان لە ساڵی 2024 لە نێو چوار قوڕنا بەڕێوە دەچێت لە کەشێکی گەرمدا تا ئێستا یارێکی گەرم لە نێوان جەنگاوەرەکانی قەڵازێ و پاڵەوانەکانی ڕانیا تۆپێک لە کوڕانی ڕانیاوە کەرکووک ئێستا تۆپێک یاریزان جافا جەلیل جافا جەلیل بە ئاسانی دەگرێتەوە لای یاریزان ڕابێژ ئەبوبەکر جارێک تر یاریزانەکانی قەڵازێ لە ڕاستی یاریگاوە ڕابێژ ئەبوبەکر ڕابێژ تۆپ لای یاریزانی ژمارە 27 لە تیپی وەرچ و لاوانی قەڵازێ ڕابێژ ئەبوبەکر ناسراو بە مەلیک هاتەوە لای یاریزان محەممەد سعدون بۆ پێش یاریگا تۆپ باڕاستەی یاریزانی ژمارە 8 لە کەرکووکی ڕانیا یاریزانی بەتوانە لە تیبەکە جافا بۆ پێش جەلیل هەوڵێک باڕاستەی خانێ گۆڵ ئێستا کۆنتڕۆڵێک بەڵام گۆڵ پارێز دیلمان عەلی دەبێتە ڕێگر لە بەردەم تۆپی یاریزانەکانی وەرچ و لاوانیان کەرکووکی ڕانیا تۆپێک لە وەرچ و لاوانەوە وەرچ و لاوان بەرامبەر کەرکووکی ڕانیا یاری کۆتایی خولی قەزاو ناحیەکانی لیژنەی پاڵای تیپە میلەکانی ڕاپەڕین لێرە و لە حەوزی ڕاپەڕین لە شاری چوار قوڕنا ڕانیا بەرامبەر قەڵازێ گۆڵی یەکەمی یاری کۆتایی بۆ کام پاڵەوان دەبێ و ئێواری ئەمڕۆ شێ دەبێتە پاڵەوانێتیەکە یاڵا کەرکووک یاڵا قەڵازێ تۆڕی لەرێنێ قەڵازێ تۆپ دێنێ هاتەوە لای کوڕانی ڕانیا قوڕنا ئێوە و شۆڕشی نێوان بەدەستێ ڕانیا لەو ڕانەوە ئێستا
گۆڵ تۆپێک لە ڕانیەی دەواازەی ڕاپەڕینەوە بەرامبەر بە دەواازەی گۆڵی قەڵاسێ لەو کەرکووچ ڕانیە بوو بەڵام چۆ دەرەوەی گۆڵەکەی گۆڵ 2016 یاریان کرد و زانکۆ بۆ پاڵەوان ئەم پاڵ لە ساڵی 2018 مەگرون قڕنە بۆ یەکەم جار لە 2018 بۆ پاڵەوان ساڵی دواتر 2019 ڕێنە بۆ پاڵەوانی پاڵەوان دەڵێ یاریزان ژمارە 8 هەوڵێک یاریزان جافا لای هەوڵەکە جارێک تر دەگرێتەوە ژێر دەسەڵاتی یاریزانەکە پێشتا لە یاریگا دەمێنێ دەبێت هەوڵ لە بەرانی کەرکووچی شاری دەبنەوە شۆڕ و شۆڕشی بەدەستێنانی نازداوە کە بەرپا دەکەن پارسا زیاترە ئەمما وەشولاوان زیاتر ناوە ناوە هەوڵ دەدەن تۆپ لە تۆڕی گۆڵەکەی چەلاوی نزیکەنەوە تۆپ لای جافە جەلیل یاڵە جەلیل تۆپێک لە جەلیلەوە بەرامبەر قوڕاوی بۆ وەسەط یارگا ئارێز مۆستەفا ئارێز بۆ کوێ ئارێز بەرەو چەپ یارگا جافە هەوڵێک لەم خاڵەوە لەم باڵەوە لەم پاڵەوە ڕانیە یەکان ئەمڕۆ شای قەراکۆیەتی ئیسماعیل ئاوارە ناو بژوانی ناوەڕاستە کۆتایی پاڵەوانێتیەکان دەرەکان بڕیاردەرەکان حکمی حاکمەکانی یاریگا 100% تەواوە دەستان خۆش بێ ئافەرم ناو بژ كان تەواوی ئیدارەی ڕاپەڕینی باشووری کوردستان کە ئەمان لە ساڵی 1992 دا مزراون
قدر یاری کۆتایی خولی قەزاونە حەکان چۆن دەبێت هێڵی وەسەڵی یاریگا وەشولاوان بەرەو قوڵاوی سەرکەوت ئازاد تۆپێک باڕاستەی خانی گۆڵ ئیسماعیل ئاوارە دەڵێ لەدانی فاوڵ لە بەرژۆنی کەرکووکی ڕانیە کەرکووک 0 وەشولاوانی قەڵازێ 0 ئەنجامی ئەم یاری ئەم سکۆڕە کەی دەگۆڕێ کام یاریزان و کام قەناس و کام ئیمپراتۆر دەگاتە تۆڕ کێ دەتوانێ وەکو شێر بێتە مەیدانێ دەڵێن گۆڵ و بڵێ هانێ کێ دەتوانێ بیباتەوە باڵگۆڵ وەڵام داتەوە با دەرگای گۆڵ بکاتەوە زانی قوفڵ و کلیلی دەرگای گۆڵ لای کێیە کێ پاسۆرکی گۆڵی پێدا لەرمایز بەرەو چافە هێڵی وەسەڵی یاریگا تۆپ لای کەرکووچەڵانی ئارێز مۆستەفا بۆ ناوەڕاستی یاریگا و باڕاستەی یاریزانی سلااو و ڕێز بەڕێزان هیوادارم باش بن وەڵای ئێمە جاگەدارین سەوت کراپە بەس کاکەرێن زۆر دوورە هان لەو بەرەوەی دەنکە باشی پێمان ناگا کرمان بە سەوتی حام ئینشاڵڵا باش دەبێت لەو بەرەوە تۆپ باڕاستەی حەمید سعید یان حەمید سعید ژمارە 21 نێوەندی یاریگا قوڕانی ڕانیە تۆپ لای تیمەکەی بەختیار مەحموودە دەگرێتەوە لای کارتون سەرکردەی ڕانیەکان جارێک لە تۆپ لاژێر کۆنتڕۆڵی هاوڕێکانی ئارام بابانی بۆ پێش یاریگا و باسانی بۆ نێودەستی بۆ پارێز دیلمان ناڤاز لەبەرگری کەرکووکەریگا پڕوا ماریۆ ژمارە 5 کارتۆ چاوی ژمارە 6 ئارام بابانی ژمارە 3 چەلی جافە بەدرێسی ژمارە 8ەوە کە بێگومان 4 بەرگریکاری زۆر بەتوانە سەرکردایەتی هێڵی بەرگری کەرکووچەڵانی دەست خۆش برا ناوەڕاستی یاریگا تۆپ لای سەربەستە کاپتن ئیسماعیل دەڵێ فاوڵ بۆ کەرکووچەڵانی فاوڵ لە بەرژۆنی یاریزانەکانی کەرکووچەڵانیە کارتۆ چاوی یاریزانی بەتوانای یانەی وەرشێڕانیە لەسەر تۆپە لە کاردۆسەوە تۆپێک باڕاستەی ژانەی گۆڵی کاپتن دیلمەنالی دەگرێتەوە لای قەڵاسەیەکان شێرە کوڕەکانی ڕانی لە وەسەطەوە چافە بەرەو چەپی یاریگا تۆپ بەرەو ئارێز مستەفا ئارێز بەرەو گۆڵ پارێز داستان ساڵح چەلاوی لە داستانەوە تۆپێکی نایە بوو بەهێزەوە بۆ پێش ئاڕاستەکە ناوبشۆنی لایمان ئاماژە بە حاڵەتی فاوڵ ناوبشوانی لایمەنی یەکەم هۆشمەند قوربانی لایمەنی دووەم ڕامان عەبدوڵڵا ناوبشوانی چوارەم پێشەوا و لە گۆڵەکان ئەحمەد ئەنوەر لەگەڵ ئاوا توایە وەڵا خۆشەویستانم تیپی تۆپی پێی کەرکووچەڵانیە ئەو تیپەی کە یاریەکەی جبەیتە ئەنجام 0 بە 0 دو سال توانی و ببێتە پاڵەوانی خۆلیگایە بێڵانیا 2021 بۆ 22 بۆ 23 دو ساڵی یەک لەسەر یەک کەرکووک پاڵەوانی شاری ڕانیەیە لە وەسەط ئەو ڕابێژەوە کرد ڕابێژ بۆکوێ بەرەو 23 ڕێباس محەممەد کەلاری بەرەو ژمارەتە تۆپ باڕاستەی یاریزانی ژمارە داوی ڕەسوڵ بۆ دەرەوە یاریگا و ماڵی گۆڵ بۆ هاوڕێکانی چەلاوی کەرکووچەڵانیا ئەو تیپەی کە لە ساڵی 2021 توانی ببێتە پاڵەوانی جانی ڕانیە و جامەکە بکاتە سەر لە ساڵی 2024 توانی ببێتە پاڵەوانی خولی سۆران پابانی لە هەمان ساڵدا کەرکووچەڵانیە توانی ببێتە پاڵەوانی خولی سوپەرچیک کەواتە لەم ساڵدا کەرکووچەڵانیە 3 جار توانی بێتی دوو گاتە یاری کۆتایی دوو ناسناوی بەدەستێنەوە لە سێم گەیشتنی بە سێم ناسناوی پاڵەوانێتێکی لە پاڵەوانێتەکانی دەبەرەکە کە گرنگترین و گەورەترین پاڵەوانێتیە لە نێو کۆی ئەو پاڵەوانێتی کە لەم دەبارانە ئەنجام بدرێت تیپەکە لە سێم گەیشتنیدا دەیەوێ هەر لەم ساڵدا سێم ناسناو بەرزکاتەوە هەڵبەتە دەستەی کاتژێڕی کەرکووچەڵانیە هەرێک لە سەفەر ڕەمەزان وەکو سەرۆکی تیپی تۆپی پێی کەرکووچەڵانیە سەرپەرشتیاری تیپەکە کاگمەلە ئاراسە ڕاهێنەری تیپ بەختیار محەممەد مەحموودە یاری دەدەری ڕاهێنەر حەجی ڕەسوڵ پزیشکی تیپەکە ڕێباز نەزمەدینە و هاوشان لەگەڵ بڕوا ئەبوبەکر وەکو پزیشکان لە کەرکووچەڵانیەکان تۆپێک لە وەشولاوانەوە لە هێڵی وەسەڵی یاریگا تۆپ لە تیپە سپێخەی یاریگا پەڵازێ بەرەو ڕاستی یاریگا بێ تۆپ لە ڕێبازە کەلاری پاڵی ڕاستی یاریگا لە کەلارەوە تۆپی باڕاستی خەلێ کۆڵ داستان تۆپ هاتەوە لای ڕانیە
ناوراس ياريغا سعدون ابراهيم ياريزان يعني دوكان ناو بشوان ياريكا فاول لبرجوني كالكوتش الراني برزان تاستا اوانيكا جولكاري فالا وانيتشكن جولكاري تي بيسوب في الرانيا دانر بايس بياز دغول هم جولكاري تي بقي خويتي هم جولكاري كوي فالا وانيتشكن لكن كوتش الرانيا دانر بايس خاوز زورتين جول بياز دغول كاردو شافي بشوش جول دوم جولكاري كالكوتش الرانيا لازو علي بتشوار جول سيم جولكارا ارز مصطفى سيغول ارز عبد الرحمن دو جول سليمان رشيد دو جول بروع حسين جولك احمد حسن جولك زيدان زنار جولك لاو فارس جولك وتيكرا لمصة دا تي بي توبي بيكر كوتشوانيا لا نويا ريدا هشت بالنويا لتنها يك يريدا برامج شهيدان بجولة تبيع ولام دوطلا فرزان سنسانيك شوغان ودواتين قسمت ايوه بردوان بيبا هو بنزين مكاني كرماوة ناو جوان كولين بريك دا أفضل نويك شوغاني بتشاني كو يعني سنة كامل Assim. جميل ان شاء الله. سلام. برزان خۆشەویستان یاریەکە دەست پێ دەکاتەوە لە قسمەتانە بەردەوام ببین بۆ گواستنەوەی بەشی دووەمی گێمی یەکەمی یاری کۆتایی خولی قەزاو ناحیەکانی دانی ڕاپەڕین لێرە و لە دەفەری ڕاپەڕین لە ناوچەی پشدەروبی توێن لە شارە چوان و ئازیزەکەی چوان خوڕنا گەنجان و پیاوانی ڕانیە بەرامبەر بە پیاوان و پاڵەوانەکانی قڵازێ لێرن بۆ کۆمنتاریکردن لەسەر چوونەکانی یاری کۆتایی پاڵەوانێتەکە تا ئێستا بەربەستی یەکساری نەشکاوە تا ئێستا پێکۆڵی بەسەر نەچوە و لای نەداوە تا ئێستا هەردوو تیم دانەوێ بە کۆڵێک بەربەستی یەکسان بوون تێک بشکێنن پاڵەوانبوونی خۆیان بسەلمێن بەڵام تا ئێستا سفر و سفر حکم دەکا و کۆڵێک نەیتوانیوە پێکۆڵی قاڵاچۆکە و لایدا هەردوو تیم ئامادەن پەردە لەسەر کۆڵی یەکەم لادەن هەردوو تیمی پاڵەوان قەڵازێ و هەمڕانی ئامادەن ئەم بێگۆڵی ئامادەن بزانی کامیان دەتوانن بنە پاڵەوانی ڕادان و لادانی بێگۆڵی چێ دەبێتە خاوە ڕۆڵی گۆڵی یەکەمی یاری کۆتایی خولی قەزاو ناحیەکان بۆ ساڵی 2024 لە چاوەڕوانی یەکەمی گۆڵی یاریەکەین بزانی چێ دەتوانێت وەک پاڵەوان بێتە مەیدانێ فاڵ لە بەرژەوەندی شێرە کوڕەکانی کەرکووچەڵانیا لێدانی فاڵ بۆ تیمەکەی كابتن بختيار محمود كالكوجوانيا لما شاري فاڵەوانی تێگەدا لە کۆینۆ یاریتوانیویانە 32 گۆڵ تۆمارکەن و تەنها 9 گۆڵێ لەسەر تۆمارکراوە داستان چاوی 8 یاریگێڕی گۆڵ پارێز بووە تەنها 8 گۆڵ لەسەر تۆمارکراوە بەس فاڵ لە بەرژەوەندی کەرکووچەڵانیا لە کابتن کارتۆ چاویەوە بۆ پێش یاریگەڵان فەرم بۆ یاریزان قادر پاتۆ قادر ئەحمەد لنا قرك اقمل ولا هناك اذا برود شو من حيدير دبل ليباني فاول بوكر كوتشرانيا لو هالشرك كان زور برزن يعني سان زور كرينجا برساناي
بەدانایی بەوریایی ماڵۆ لەگەڵ کەشیارەکەدا بکە ئاگاداریەوە بێت کە توانە و تاقەوریاقەی بەسەر 90 خولەکی یاریدا دابەشکە چونکە بەڕاستی پلەکانی گەرمە زۆر بەرزن یعنی تۆ دەبێت ئاگاداری یاقەی خۆت بی یعنی زانێت لە ماوەی 5 خولێکدا زۆرترین ڕاکردن ڕادەکا لە یاریگا واتر تەواو بێتاقەت و ناواز و بێهێز دەبێت بۆ خولەکەکانی داهاتوو بۆ یاریزانەکان دڵنیام ئەوانە کوڕی ئەو جۆرە یاریانەن دەیان و سەدان یاری لەو جۆرەیان کە دەزانن چۆن تەعامل لەگەڵ ئەو یاریانەدا دەکەن بەڵام هەر بۆ بهێنانەوە بۆ خاتمەوەی کە لە گەیمی بۆمدا بتوانن باشتر یاری بکەن و توانە و تاقەتان مێنێ لەم تیمەدا بەڕاستی یاریزانەکان و دیارە بەڕاستی کەمێک بەخاوی یاری دەکەن بۆ ئەوەی کە بتوانن لە گەیمی دومیشدا لەم شەوە گەرمەدا توانە و تاقە و لیاقیان ببێنێ ناو بژوان دڵ یاری بکە هاتەوە لای یاریزانی ژمارە 23 ڕێباز چارێک و کوڕانی کەرکوک ناو بژوانی یاریەکە دەڵە یاریکە یان یاریکە ڕادەگرێ ئەوەی بەربوونەوەی یەک لە یاریزانەکانی قەڵازێ یاریکە ڕادەوەستێ سەلامەتی ئینشاءالله بەهیوای سەلامەتی بۆ تەواو یاریزانەکانی یاریگا ئینشاءالله هەموو دوور دەبوو لە پێکان لە بەرکەوتن سەلامەتی بۆ کاکە سەرکەوت ئازاد کاپتنی تیمەکە یەکەمین گۆڵکاری وەرشولاوانی قەڵازێ ئەو یاریزانی کە خاوەن 5 گۆڵ لە پاڵەوانێکەکەدا تا ئێستا خاوەن زۆرترین گۆڵ لە وەرشولاوانی قەڵازێ سەرکەوت خوڕابیە تۆپ دەگەڕێتەوە لای کارتۆس شافی باڵاسەی دانەرباییس و سەرەت حەمەدەمیر تۆپا لە ژێر دەسەڵاتی یاریزانەکانی وەرشولاوانی قەڵازێ ژمارە 5 یاریزان محەممەد عوسمان لە پێشبەرگەی سلێمانی هاتەوە لای یاریزانی ژمارە 2 یاریزان عەبدوڵڵا حەسەن کاپتنی یاری کۆیە لە وەسەطەوە تۆپ لای ڕانیە بەرەو چەپ یاریگا تۆپ بەرەو چافە جەلیل یاڵا چافە جەلیل چافە بۆ پێش بەرامبەر ڕێباز چافە تۆپێک هەوڵێک بەڵام لەبەرگری یاریزان بەشدا عەلی دڵنا هاتەوە لای چافە تۆپێک باڵاسەی خانەی گۆڵ و دەچێتە دەرەوە یاریگا و دەبێت ئاڵدانی لە بەرژەوەندی کوڕانی کەرکووچ ڕانیا لەم وەشانەی پاڵەوانێتەکەدا دیسان دێڵێمەوە تەنها بەرامبەر شەهیدان بە گۆڵێکی بێ وەڵام تۆڵاوە ما باقی یاریەکان بە سەرکەوتن بە کۆتایی هێناوە ئەمما وەرشولاوانی قەڵازێ ئەوانیش بامان شێ و بامان چەشن نۆ یاریان ئەنجام داوە خاوەن خەوت برنەمەن لە 2 یاریدا دۆڵان وەرشولاوانی قەڵازێ لە پاڵەوانێتەکەدا خاوەن 26 گۆڵ و 12 گۆڵی لەسەر تۆمار کراوە کەواتە ئەو تیپێک کە خاوەن زۆرترین گۆڵ لە پاڵەوانێتەکەدا تیپی کەرکووچی ڕانیەیە بە تۆمارکردنی 32 گۆڵ لە 9 یاریدا لە چەپ یاریگا تۆپ لای کەرکووکە باڕاستەی ئارێز مستەفا ئارێز بەرەو سەربەست حەمید سەربەست بەرەو چافە ئافەرم بۆ ڕێباز محەممەد کەلاری هاتەوە ژێر دەسەڵاتی یاریزانەکانی کەرکووچی ڕانیە جوڵێک لە ڕانیەوە ناو بژۆڵ ڕێفاز ئیسماعیل ئاوانە واتیانە دەڵێ فاوڵ لە بەرژەوەندی کەرکووچی ڕانیە فاوڵێک لە دووری 28 مەترەوە بۆ تیپە پاڵەوانەکەی ڕانیە دوو تیپی پاڵەوانی دوو شاری جیاواز قەڵازێ کە پاڵەوانەکەی وەرشولاوانە ڕانیە کە پاڵەوانی نوێنەرەکەی کەرکووکە ئێوارە ئەمڕۆ لە یاری کۆتایی خولی قەزا ناحیەکان لێرە و لە 4 قورنە بەیەک دەگەن تا ئێستا ئەنجام یاریەکە 0-0 ئێستا و لەم کاتانەدا تۆپێکی وەستا و دەکەوێتە بەرچاو لەسەر تۆپ کارتۆس عەلی ناسنەوت بە کارتۆس شافی یاریزان یاری ڕانیە و پێشوو کۆیە کارتۆس لەسەر تۆپ لە بەرامبەردا 1 2 3 4 5 یاریزان دیوارێکی سپیان پێکەناوە لە وەرشولاوانی قەڵازێ شافی بەرامبەر قەڵازێ کارتۆس کوڕەکەی ڕانیە چەنگاوەرەکەی دەروازەی لاپەڕین بەرامبەر دەروازەی گۆڵی قەڵازێ دووجار شەهید تۆپێک بەڵام قەرەبوونە باس کاپتن دیلمان عەلی ناسنەوبە دیلمان نافاس پاڵەوانانە توانی تۆپی پاڵەوانێکی ڕانیە بێنێتەوە ئافەرم بۆ دیلمان عەلی گۆڵ پارێز پاڵەوانانە پارێزگاری لە تۆڕی گۆڵەکەی دەکەن لە ناوچەی بەرگریەوە عەبدوڵڵا حەسەن یان بەشدار عەلی بۆ پێش تۆپێک هاتەوە لای یاریزان محەممەد عوسمان پاسێک بەرەو چەپ یاریگا سعدون ئیبراهیم سعدون یاریزانی قەڵازێ دەبسرێتەوە دووبارە تۆپ لای یاریزانەکانی ڕانیە حاڵەتە ئۆفساید لەسەر یاریزان دانەربایس ناو بشۆنی لایمان حاڵەکەی ڕادەتەکێنێ و ئاماژە بە حاڵەتی ئۆفسایدە بەناوی ئەندامانی لیژنەی باڵاوە بەناوی سەرۆک و جێگرو سکرتێرەوە هەموو ئەو میوانە بەڕێزانەی کە
لە خەڵازێ و لە ڕانیە و لە چوارتەورە و لە هەر شارێک ترەوە هاتوون بۆ شاری خۆشەویستی چوارخوڕنە بەخێر بێت سەرسەر و سەرچاوان ئێرە چوارخوڕنە هەمیشە باوەشێکی گەرم بۆ میوان و بە تایبەت بۆ وەرزشکاران و وەرزشدۆستان یەکێک لە یاریگا قەرەباڵغەکانی ئەم شارە و ئەم دەبەرە یاریگای یانێوەشی چوارخوڕنە ئێوارە ئەمڕۆ بە ئامادەبوونی ڕێژێکی بەرچاو لە هەوادار یاری کۆتایی خولی قەزاو یاحەکانی ئیدارەی ڕاپەڕینی بۆ ساڵی 2024 دەگرێتە باوەش تۆپێک لە کوڕانی قەڵازێوە یاریزان ڕابێش بووبەکر بەرەو ڕێباز ڕابێش بەرەو ڕێباز ڕێباز بۆ کوێ ڕێباز بەرەو 24 تۆپ بەرەو بەشدار عەلی یاریزان یانەی سەنگەسەر بەشدار عەلی بە درێسی ژمارە 24 و لە چەقی بەرگری تیبی وەرشوراوەن یاری دەکات ڕابێش ئەبووبەکر بە ئاسانی دەگرێتەوە لای گۆڵپارێز داستان ساڵە چەلاوی کەواتە هەردوو تیپ هێرشیان هەیە هەردوو تیپ هەل و هەوڵ و بێگومان هەنگیانیانەیە بۆ گۆڵ بەڵام تا ئێستا گۆڵپارێزەکان 100% تاقی نەکراون سەرپەرشتیاری یاری کۆتایی پاڵەوانێتێکە کاپتن ئاسۆ بۆڵی ئێوارەی ئەمڕۆ سەرپەرشتیاری یاریەکە لە بەشی دارایی لیژنەی تیپەمیلەکان لیژنەی پاڵا کاپتن ئاسۆ بۆڵی سەرپەرشتیاری یاری کۆتایی لە قەچەوە تۆپ لای یاریزانانی وەرشولاوانە ژمارە 2 لە ناوچەی بەرگریەوە عەبدوڵڵا حەسەن گۆڵێکی گەیمی یەکەم یاریەکە زۆر خۆشتر دەکات بۆ گەیمی دووەم گۆڵێک لەم گێمەدا یاریەکەم بۆ گەیمی دووەم خۆشتر و بەچێشتر دەکات بۆ داوا دەکەین و تکا دەکەین و چاوەڕێ دەکەین بە ئومێدیەوەی لەم گێمە بێگۆڵ نەبێ خاڵی نەبێ لە گۆڵ هەڵدانی لا بۆ کەرکووچە ڕانیە هەڵدانی لا بۆ کوڕانی وەرشولاوانی بۆ کوڕانی کەرکووچە ڕانیە بێتەوە لای کاپتن ئارام بابانی یاریزانی پێشبەرگەی سلێمانی ئارام بابانی ئارام بەرەو ئارێز ئارێز لە هێڵی وەسەطی یاریگا مایسترۆیەکەی یانەی ڕانیە لە ڕانی ڕاستەوە تۆپێک لە کەرکووکەوە کەرکووچی ڕانیە جارێک و تۆپێک ئارێز مستەفا بەرەو ڕاستی یاریگا دەگرێتەوە لای وەرشولاوانی قەڵازێ تۆپ لای تیمەکەی شاهۆ ڕەسوول بۆ پێش بەرەو قوڕاوی ئۆفساید ناو بشمان ئاماژەدا حاڵەتی ئۆفساید دەکات فۆتۆگرافەکان یاری کۆتایی چاوەڕێکەکە هەر یەک لە کاکر ئاراس بارتێز نەشات پێکدام مامۆستا کارزان عوسمان لە بەخۆ بە زووی کامێراوە هاتوونەتە نێو یاریگاوە کارزان عومەر بگورن مامۆستا کارزان عومەر نەشات پێکدام لەگەڵ ئاراس بارتێز سێ لە فۆتۆگرافەرە زۆر باش و بەراوبارەکانی کوردستان ئێوارەی ئەمڕۆ لەم یاریگایان بۆ چەکاندنی وێنەکانی یاری کۆتایی خولی قەزاو یاحەکان بەڕاستیان لەگەڵ تۆپ لە کەرکووکی ڕانیەوە هاتووە لای وەرشولاوانی قەڵازێ و دەرەوە یاریگا هەڵدانینا بۆ کوڕانی کەرکووک 0 بەرابەر 0 ناونیشانی یاری کۆتایی پاڵەوانێتەکەیە 0 بەرابەر 0 ناونیشانی یاری کۆتایی دەتوانێت بربەستی ئەم یەکسانبوونە تەکشێنێت بابانی ئارام بەرەو ئارێز ئەی بەرەو ئەی کەرکووک تۆ دەگرێتەوە لای یاریزان سەربەست حامید سەربەست بەرەو حەمد سەعید ڕاستەوە تۆپێک دەگرێتەوە ژێر دەسەڵاتی محەممەد عوسمان هاتەوە لای دانەر مایز دانەر بەڕۆ ڕاستی یاریگا تۆپ لای کەرکووچە ڕانیە پاسێک بەرەو نێوخانەی گۆڵەڵەمە گەڕای لای ڕانیەکان ڕانیە بەرامبەر خانەی گۆڵی قەڵازێ لێدانی فاوڵی کەرکووچە ڕانیە بەڵێزان و خۆشەویستانم یاری کۆتایی خولی قەزاو ناحیەکان کە بێگومان قەزاو ناحیەکان ئەمپیۆنز لیگ كان نكبر تنانا لسراسي طوابي باشوري كورستان كيما دزانين لراپرين لقرميان لبادينان لارزور لبارز الله بجل سليماني لفير الدفوق خلا كان ذكرنا بلان ببين مجاملة كردن من لو ايش كاج مهمان خلي قزاو ناحية كان جوانتين وتين بالانتيا لكوي طوابي وبالوانت يعني كا لسراسي طوابي باشوري كورستان ذكرته
دڵە بە خولی کوردستانی شەوە فەڵ لە بەژۆدە یاریزانانی کەرکووکی ڕانیا لەسەر تۆڵ یاریزان کاردۆ چاوی بۆ دووەم جار فاڵ جێبەجێ دەکات دووەم تۆپی وەستا و شاپیاو لەسەر یەکی کاردۆ چاوی یاڵە شاپیاو دووەمین تۆپی وەستا و یاڵە کاپتن ڕانیە یەکان چاوەڕێی جەنابتن کارتۆس بەرزە و دەڕواتە سەرێ بەرزە و دەڕواتە دەرێ دەبێتە ماڵی گۆڵە بەژۆندی یاریزانانی وەشو لاوانی خلاصێ بەداخەوە گێمی یەکەم تا ئێستا 0-0 لەنێوان قەڵازێ وڵانیا لەنێوان کەرکووک و وەشولاوان تا ئێستا کۆڵ نەکەوتۆتە بەرچاوان تا ئێستا تۆپەکان تۆپی ئاساین تۆپی نۆرماڵن تۆپی بۆش و بەلاش و باتڵ و پێگومان ئاتڵن تۆپی باتڵ و ئاتڵ هەوڵەکان لە بەرابەر خانەی گۆڵ هەڵەست دێنن تێک دەشکن زانی کام تۆپ تەپە لە تۆڕی گۆڵەوە دێنێ و تۆڕی گۆڵ لەم وەستاویە لەم قاڵبی وەستاوی و جێگیریە نادەدا بێگۆڵی ڕادەدا لە ڕاستە تۆپ بەرابەر خانەی گۆڵی وەشولاوان دەبێتە لەدانی گۆش لەدانێکی گۆشە لە بەرژۆنی یاریزانەکانی کەرکووکی ڕانی سەلامەتی بوو یەک لە یاریزانەکانی وەشولاوانی خەڵەنسا وا دیارە ناو ژوانە بەڵای ئەسکاتە ئیسماعیل ئاوایە داوا لە پزیشکی وەشولاوانی خەڵەنسا دەکات بێتە لای یاریزانی پێکراو سەلامەتی ئینشاءالله وا دیارە یاریزانەکە ناتوانێت یاریەکە تەواو بکات یەک لە هاوڕێکانی دەڵێن دەبێت گۆڕانکاری پێ بکرێ بەڵام زانی پزیشکەکان قەراری چی دەدەن یاریزانی ژمارەدا ئەیوب ڕەسوڵ وا دیارە بە ئاماژەی دەستی بە شەڕۆ ڕەسوڵ ڕاهێنەری وەشولاوان دەڵێ کە بەداخەوە هاوڕێکەمان ناتوانێت یاریەکە تەواو بکات و دەبێت گۆڕانکاری پێ بکرێ یعنی هیوادارین کە بتوانێت یاری بکات سەلامەت بێ ئینشاءالله بەڵام زانی پزیشکی بەڕێزی وەشولاوانی خەڵەنسا بڕیاری چییە فەرمانی بە چییە ئاخۆ یاریزانە پێکراوەکە بتوانێت یاریەکە تەواو بکات یان بە ناچاری دەبێت یەکەم گۆڕانکاری شاشەکەت نەستن تۆنە یەکشت دیار نییە هیوای سەلامەتی بۆ یاریزانی پێکراو لە وەشولاوانی خەڵەنسا یاریزانی ژمارە 5 و بەتوانە ئەسێرەی پێشمەرگەی سلێمانی کاکە محەممەد عوسمان یەک لە یاریزانە هەرە باش و بەتوانایەکان ئیرتیکازی ممتازی قەڵازێ و قەڵازەیەکان یەک لە باشترینەکانی یاریگا بەداخەوە بەهۆی پێکانەوە دەچێتە دەرەوە یاریگا جێ دێڵێ لە شوێنی ئەو کام جێگرەوە جێ دەگرێتەوە یان هەر خۆی دەگەڕێتەوە چۆن دەبێت و چی دەبێت لە چاڵەڕەکەی فەڵ لە بەژۆندی یاریزانەکانی کەرکووکی ڕانیا دووری لێدانی گۆشە بۆ تیپی تۆپی پێی کەرکووکی ڕانیەی جارێک پاڵەوانێتیە بەرامبەر بە قەڵازەی دوو جار پاڵەوانێتیە کەرکووک ئەمڕۆ لە یەک دەیکاتە دوو یا وەشولاوانی قەڵازەی لە دووەم نازداوە دەکاتە سێ شێ ڕانیە قەڵازێ لێدانی گۆشە لە دەستی ڕاستی یاریگاوە باڕاستەی خانەی گۆڵ یاڵە کەرکووک تۆ باڕاستەی قەڵازەیەکان هاتۆ لای یاریزانی جێبەجێکار دەرەوە یاریگا وەڵتانیوە ئەوت بۆ کەرکووک قەڵازەی دەیخاتە دەرەوە لەو سەرەوە هەڵدانیدا بۆ کەرکووکی ڕانیە کلاسیکۆی خولی قەزا و نەفلەکانی ئیدارەی ڕاپەڕین کلاسیکۆی خولی قەزا و نەفلەکانی نێژدەی باڵای فوتبۆلەکانی ڕاپەڕین لە نێوان وەشولاوان و کەرکووکی ڕانیە ناونیشانی یاری کلاسیکۆ ناونیشانی کۆتایی خولی قەزا و نەفلەکان تا ئێستا ئەم ساتە زۆر ئەهاتە لە چەپۆی شەرگەڵاوە قەڵازێ هەڵێت شارێک ڕوو بۆ ناوەڕاستی یاریگا ئارام بابانی تۆپەکە دەخاتە دەرەوەی یاریگا بۆی بریکاری و فەرکەوتی یەک یاریزانەکانی خەڵەنسا بەڕێزان گۆڕانکاری دەکرێت لە وەشولاوانی خەڵەنسا یاریزانی ژمارە 22 ڕێنووس جەمال بۆ ناو یاریگا یەکەمین گۆڕانکاری لە تیپی وەشولاوانی خەڵەنسا یاریزانی بەتوانە لە هێڵی ناوەڕاستی یاریگا ڕێنووس جەمال بۆ ناو یاریگا ڕێنووس جەمال دەبێتە یەکەم گۆڕانکاری لە وەشولاوانی خەڵەنسا ڕێنووس زانی دەبێتە ئەو ڕێنووسەی ئەو پێنووسەی کە مێژوو بنووسێتەوە میوانەیان نا
لێرە کێ دەبێتە پاڵەوانی خولی قەزا ناحیەکان قەزای قەڵاسەیە قەزای ڕانیە کام قەزا دەبێتە پاڵەوانی خولی قەزا و ناحیەکان تۆپاتەوە لای کەرکووکی ڕانیە داستان ساڵح چەلاوی یەک لە گۆڵ پارێزە باش و بە توانایەکانی ئیدارەی ڕاپەڕین و باشووری کوردستان ئەنەو کاردۆ چاوی کاردۆس بەرەو ڕاستی یاریگا تۆپ باڕاستی بڕوە ماریۆ بڕوە ماریۆ بۆ کوێ بەرەو سەربەست حامید سەربەست لەگەڵ ماریۆ تۆپ لەژێر کۆنتڕۆڵی یاریزانی ژمارە 8 جافە جەلیل یاڵا جافە بۆ کوێ تۆپ بەرەو ڕاست هاوڕێکانی ماریۆ تۆپ لای هاوڕێکانی حەمە سەعیدە جارێک ئارێز مستەفا بەرەو ناوچەی بەرگری و بڕوا ماریۆ هاوشان لەگەڵ یاریزان کاپتن حەمە سەعید جارێک و تۆپ بۆ هێڵی وەسەڵ یاریگا دەبسڵێ دەگرێتەوە لای یاریزانانی وەرشولاوان لا نێوەند یاریگا ڕابێش ئەبوبەکر بەرەو یاریزان ئەیوب ڕەسوڵ ئەیوب بەرەو کوێ ئەیوب تۆپێک بەرەو چەپ یاریگا بەرەو ڕێنووس جارێک و یاریزان سەڵبین ئیبراهیم سەعدوو بەرەو ڕابێش بەرەو لێباس تۆپێک لە قەڵابزێ دووجار شەهیدەوە قەڵابزێ بۆ گۆڵ تۆپی قەڵابزێ قەڵای پێگۆڵی ناڕمێنێ تۆڵی ڕانیە ناهەژێرێ دەبێتە لێدانی گۆڵ بۆ کەرکووکی ڕانیە و تیپەکەی بەختیار مەحموود بەرامبەر شاه ڕەسوڵ کلاسیکۆی ڕاهێنەران وەرشولاوان بەرامبەر کەرکووکی ڕانیە کلاسیکۆی تیپەبیلەکان کاردۆ شاوی بەرەو دەستی ڕاستی یاریگا تۆپ لای کوڕانی ڕانیەکان زیاتر نزیک دەبنەوە لە نیوە یاریگای خەڵاسێ دانەرڤایز سەردار و سەرکەورە و سەر تۆپی گۆڵکاران جارێک و تۆپ لای یاریزانەکانی ڕانیە ناو بژۆڵ یاریکە کوڕانی ڕانیە لەو ڕانەوە لەو شانەوە لەو باڵەوە بۆ پێش باڕاستەی گۆڵ هێرشێک دەرفەتێک دەرچەیەک بەڵام نەخێت دیسانەوە تۆپ هێناگا لە پاڵی گۆڵ ناو بژۆڵە لە پاڵ لەسەر یاریزان کاردۆ چاپی سلامەتی بۆ یاریزانی ژمارە 9 ئەحمەد حەسەن ناسرە و ئەحمەد سانچێز یەک لە گۆڵکارە باشەکانی قەڵاسێ ئەو یاریزانی کە لە دوای سەرکەوتا زەد دووەم گۆڵکارە بە 4 گۆڵ ئەحمەد حەسەن ناسرە و ئەحمەد سانچێز ژمارە 9 خاوەن 4 گۆڵ لە پاڵەوانێتەکەن نزیک دەبینەوە لە خولەکەکانی کۆتایی کاتی یاسایی گەرمی یەکەم یاریزانەکانە بەنزیکەکانی گەرمە کاریگەری زۆر لەسەر ئاسیایەکە هەیە ئەوەن ئاستی ڕاستەقینەی وەرشولاوانی قەڵاسیە ئاستی ڕاستەقینەی کەرکووکی ڕانیە دڵنیاتان دەکەمەوە بۆگەیەکی جۆم لەگەڵ دابەزینی پلەکانی گەرما ئاستی یاریەکە بەرز دەبێتەوە ئینشاءڵڵا لەگەڵ کەسبوونەوە و کاڵبوونەوەی تین و تیشکی خۆری ئاسمانی ئەم شارە ئینشاءڵڵا بۆگەیەکی دووەم یاریەکە یاریی هەرچەندە لە گەیمی دووەمیشدا هێشتا هەر گەرمە بەڕاستیەوە لەگەڵ وجدانیە هێشتا یاریگا خۆرەتاوە و گەرمە بەڵام كانك ان شاء الله باشتر دبي ولا باشتر دبي ونجاوبتر دبي ويالي كردن ان شاء الله جاي يوم يعني زور جيم ممتاز دبي وقت لو الكلام كما ده سلامتي بطلب يعني سلكاني يعني قلت هذا جنب راسي لحاطان لو وسعتان كا صحتي يعني كده شغل زور كلمه فاقد ممكن والله ده قالوا لك حيش طبعا ولا ندر دكون ايش ده جلدا ولا نجم بعد كان بالنويه ام يعني يوم ممتاز یاریەکە بەردەوامە لێبانی فاڵ سەرتەری یاریگاوە بۆ وەرشولاوانی قەڵاسێ ڕێک لە نیوەی گۆڵەپانەکەەوە لە هێڵی سەرتەرەوە ئەو هێڵەی کە یاریگای تۆپی پێ دەکاتە دوو بۆ شۆلەبانێکی فاوڵ دەچێتە دەرەوەی یاریگا دەبێتە ماڵی گۆڵ لە بەرژەوەندی وەرشولاوانی قەڵاسێ لە بەرژەوەندی کەرکووکی ڕانیە هەڵبەتە
كركوچی ڕانیا و بەبوو کە لە ساڵی 2022 دوو ساڵ پێش ئێستا بەرامبەر بە وەرشولاوانی قەڵازێ توانی ببێت لە پاڵەوانی پاڵەوانێتەکە کەواتە لە دوا دوو ساڵدا هەر یەکە و جارێک لەوەی تری بردوتەوە کەرکوچی ڕانیا جارێک لە وەرشولاوان و وەرشولاوان جارێک لە کەرکوچی ڕانی بردوتەوە پارساڵ وەرشولاوان پێران ساڵ کەرکوک ئەم ساڵ چێ ڕانیای قەڵازێ تۆپێک لە ڕانیەوە باڵاستەی خەریک و ئەفەر بۆ یاریزان عەبدوڵڵا حەسەن عەبدوڵڵا بەرەودەستی چەپ یاریگە تۆ بەرەو قادر قاتۆ قادر بۆ شوێ جارێکی دەبخرێتەوە ڕانیەوەری دەگرێتەوە کاپتن ئیسماعیل ئاوانە داڵێدانی فاوڵ لە بەرژەوەندی کەرکوچە ڕانیا فاوڵ بۆ کوڕانی ڕانیا کەرکوچە ڕانیا لە پاڵەوانێکەدا توانی بێت 26 گۆڵ تۆمارکە 32 گۆڵ تۆمارکە وەکو وتم ئەمە زۆرترین ڕێژەی گۆڵە لە پاڵەوانێکەکەدا ئیستی پێچەتری بەشداربوون لە پاڵەوانێکە ئەوەندەی گۆڵ تۆمار نەکردو گۆڵی ژمارە 33 تۆمار دەکات کەرکوچە ڕانیا یان لە بەرامبەردا تیپی وەرشولاوانی قەڵازێ گۆڵی ژمارە 27 لە پاڵەوانێکەکە تۆمار یعنی بەردەوام لەبانی فاوڵ لە بەرژەوەندی کەرکوچە ڕانیا گۆڵێک دەبێتە هەوێنی کەرم و گوڕی لە گەیمی تۆمی یارەکەدا گۆڵێک دەبێتە سەرەتایەک ڕێگایەک تەرکایەک بۆ تاوچێژ و بۆ حەلاوە بۆ یارێکی زیاتر کراوە لە تەڕەف یاردولاوە ڕانیە بۆ گۆڵ تۆپێک بەسەر دەچێتە دەرەوە یاریگەوە دەبێتە ماڵی تۆپ ئەستانێکی باش پستانێکی باش بەڵام بۆ دەرەوە یاریگەوە ماڵی تۆپ تۆپێکی سەر لەلایەن یاریزانی باڵا بەرزی کەرکوچی ڕانیەوە کاپتن ئاران بابانی بەڵام چوە دەرەوە یاریگا بۆ بە ماڵی کۆڵ ئاران بابانی تۆپەکەی چوە دەرەوە یاریگا ماڵی کۆڵ بۆ وەرشولاوانی قەڵازێ یاری کۆتایی خولی قەزاو نەحنەکانی لیژنەی باڵای تیپەمیلەکانی ئەڵاپەڕی بەردەوامە خولی قەزاو نەحنەکانی ئیدارەی ئەڵاپەڕین لە نێوان قەزای قەڵازێ و قەزای ڕانیا لە ڕاستەوە تۆپ لای یاریزان ڕێنووس برافۆ ڕێنووس بەرەو کوێ بەرەو یاریزان قوڕاوی بەڵام دەڕواتە دەرەوە یاریگا ئاڵدانی تۆپەکە ناگاتە شێرچنگی سەرکەوت قوڕاوی و دەرەوە یاریگا ئاڵدانینە تۆپ بگاتە سەرکەوت مەترسیدارە مشکلەیە خەتەرە لەبەرەوە یاریزانەکانی ڕانیا زۆر بەوردی چاودێری سەرکەوت قوڕاوی دەکەن و نایەڵ باسانی تۆپ بگاتە سەرکەوت لەبەرگریەوە تۆپ لای یاریزانی ژمارە 99 سەنەدا سەرەت حەمەدەمین هاتەوە لای یاریزان بڕوا ماریۆ بەرەو ڕاستی یاریگا تۆپ لە ژێر کۆنتڕۆڵی هاوڕێکانی خەمە سەعیدە چاوێک تۆپەکە دەڕواتە دەرەوە یاریگا دەبێتە ئاڵدانیدا لە بەرژەوەندی کوڕانی کەرکووکی ڕانیا دوولا بە دوو پێکاتەی تەواو تۆپەی تۆپکەنەرەوە هاتوونەتە نێو ململانەی بەدەستێنانی ناسناوەکە ناسناوی قەزا و ناحیەکانی ئیدارەی ڕاپەڕین بۆ کێ دەبێت بۆ ڕانیای قەڵازێ دەبێت قەڵازێ دووجار شەهید یان ڕانیای دەروازەی ڕاپەڕین ئێمە و ئێوە و کۆتایی هاتنی گێمی یەکەم یاری کۆتایی خولی قەزا ناحیەکانی ئیدارەی ڕاپەڕین لە گێمی یەکەمدا 0 بەرامبەر 0 بووە ناو نیشان یارەکە دوو فیکەکی هیچ گۆڵێکی لە نێواندا نەبوو فیکەی دەستپێک فیکەی کۆتایی گێمی یەکەم وەکو خۆی بوو ئێوەگەرە مەسلەتایی فیکەی دەستپێکی گێمی دووەمەوە کە ئاخر فیکەی یاریەکە گێمی دووەم جیاواز و ناوازەکەر بێت گێمی یەکەم سوپاس قەڵازێ سوپاس ماڵی دەستان ڕۆژ بێت